بۆ باشترکردنی ڕەوشی گەشتوگوزار لە هەرێمی کوردستان و زیادکردنی سەرچاوەکانی داهات لەو سێکتەرانەی کە گەشتوگوزاریین ئێستا کار بۆ کۆنفرانسی گەورەی گەشتوگوزار دەکرێت لەژێر ناونیشانی گەشتوگوزاری هەرێمی کوردستان دوای کۆڕۆنا. سەرۆکی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان دەڵێت بۆ ئەوە یاستی گەشتیاری بەرز بکرێتەوە و هەرێمی کوردستان بکەین بە ناوەندێکی گەشتیاری گرنگ، پێویستە چەند فاکتەرێک گرنگی پێ بدەین کە سەرچاوەیەکی باشی داهاتە. چۆن وا بکەین کە هەلی کار بڕەخسێنین دوو جار داهات دروست دەکەین، جارێک بۆ خێزانەکان، جارێکیش بۆەوەی کە دەرچوانی پەیمانگا و کۆلێژەکان و ئامادەیەکان ببن بە بەشێک لە پێداویستەکانی بازاڕی کار. بەشێکی ترەوەیە کە کەرتی تایبەت چۆن زەمینە سازی بکەین بۆی کە کار ئاسانی بکەین و بەشێک لە لێخۆشبوون یان بەشێک لە ئەو ڕسوماتانە سەر لە نەڕێخینەوە ڕێنمایەکان چۆن ڕێکخینەوە کە لە بەرژەوەندی گشتی گەشتوگوزار بشکێتەوە. هەرێمی کوردستان ناوەندێکی گشتی شوێنەواری گرنگ و دەگمەنە کە هۆکارێکی گرنگی ڕاکێشانی گەشتیاری بیانیە و بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری هەرێمی کوردستان کار بۆ نۆژنکردنەوەیان دەکات. بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێمیش دەڵێت بە دەرچوونی یاسای شوێنەوار لە پەرلەمان دەتوانرێت شوێنەوار بکرێتە فاکتەرێکی گرنگ بۆ ڕاکێشانی گەشتیار. تا سەدا 35 ڕوپێوی هەرێمی کوردستانمان کردووە ئەوەی لە بەردەستماندایە نزیکە 5300 ناوچەی شوێنەوارین کە لای ئێمە تۆمارن بێزگەر لە خانووەکە لە پووری و ئەشکەوت و واروها ئەو شوێنانێک کە پێی دەوترێت کولتور هەرتج ئەو شوێنانێک کە مەنازیرە تەبیعین یعنی ئەوانە دەستنەوە بواری شوێنەوار و دەکرێت سوودیان لێوەربگیرێ تا ئێستا ئەو ژمارەیە لە بەردەستی ئێمەیە. ئێستا پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەرایەتەکانی گەشتوگوزار و شوێنەوار کار لەسەر دوو یاسا دەکەن بۆ پێشخستنی گەشتوگوزاری دوای کۆڕۆنا و پاراستنی شوێنەوار. جگەلەوەی هەزاران شوێنی گەشتیاری گرنگ لە هەرێمی کوردستاندا هەیە، 5000 شوێنی شوێنەواریش هەیە کە تا ئێستا نەتوانراوە سوودیان لێوەربگیرێت بۆ گەشتوگوزار. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.